سڵاوم کاتتان باش بەخێربێنەوە بۆ بەرنامەی کورد کۆنەکشنی دەنگی ئەمریکا کە لە کەناڵی NRTشەوە پێشکەشتان دەکرێت لێرە لە واشنگتن کاتژمێر 8 بەیانە من هێرۆ زەنگەنەم بسڵاو وەرزن گەرم ئەژی دەخیلێشەمە بەرنامە ئیرۆدا شەڕی یوکراینا دچ قۆناغدایە و ئەجەندەیە سەردانا وەزیری دەرڤێ رووسی ji bo Tirkiyawê çi be. Dîsa rojnamevانekê Türk li navenda vekolînên zankoya Stockholmê dibêje dengê Amerîka Swêd û Finland dêxwe bidin binbarê daxwazên Tirkiyê. و لەم بەرنامەیەدا راپۆرتێکتان لەسەر هەڵاوسانی ئابووری لە سەرانسەری جیهاندا پێشکەش دەکرێت. Hêzên Ukrayna hewl didin pêşketina serbazên Rûsî di bajarên Sîvorodonetsk da û Lîsyçansk da ragirin û her wesa bombaranekirina ji dûr ve. Hêzên Ukraynî tektîka êrîş û paşdevekeşana bi nişkê ve bi tankan bikardîne. Hinek ji serbazan şer digel hêzên Rûsî li herêma Donbasê kirine û tankên T-8 di şer de hatine dîtin ku ew dibêjin wan ew tank di şerên bi leşkerê Rûsî re girtine. Girtina bajarê Sîvorodonetsk armanca serekeya Moskoya ji bo dest bi serdagirtina tevaya devera sazkariya Donbasê. سەرۆکی ئەنجومەنی ئەوروپا رووسیای تۆمەتبار کرد بە هۆکاری قەیرانی خۆراکی جیهانی و ئەمە ژوای کرد باڵێزی رووسیا لە نەتەوەی گرتوەکان کۆبوونەوەکەی ئەنجومەنی ئاسایش جێبهێڵێت. چارلز میشێل لە میانی وتارێکیدا بۆ ئەنجومەنی ئاسایش ڕایگەیان بە تەنها رووسیا بەرپرسە و هەوڵەکانی مۆسکۆی ڕەت کردەوە بۆ بەرپەرجدانەوەی تۆمەتەکە بە ڕێگای وەک گوتی هەڵمەتی درۆ و زانیاری نادروست. ئەو لە وتارەکەیدا باسی لە سەردانێکی ئەم دواییانەی بۆ ئۆکرانیا کرد و گوتی خۆی بینیوێتی چۆن خەڵک دانەوێڵە و گەلم لەناو کۆنتێنەر و کەشتەکاندا لە بەندەری ئۆدیسا بەهۆی گەماروی رووسیاوە گیریان خواردووە. هەروەها مۆسکۆی تۆمەتباریش کرد بەوەی بە هێرشکردنە سەر ژێرخانی گواستنەوە و ئەمباری هەڵگرتنی دانەوێڵە لە کاتێکدا تانکەکانیان هێرشە ئاسمانی و مینە چێنراوەکانیان ڕێگە لە جوتیاران دەگرن کارەکانی خۆیان ئەنجام بدەن. بەهۆی ئەم قسانەی میشێل باڵێزی رووسیا لە نەتەوەی گرتوەکان ڤاسیلی نێرێن دێزا تووڕە بوو وە کۆبوونەوەکەی جێهێشت و پاش دەرچوونی لە کۆبوونەوەکە میشێل گوتی ڕەنگە ئاسانتر بێت گوێت لە ڕاستیەکان نەبێت. پاشان جێگیری باڵێزی رووسیا لە نەتەوەی گرتوەکان بە کەناڵی تەلەگرامی رووسیای گوت لێدوانەکانی میشێل لەسەر رووسیا زۆر بێڕێزی بوو بۆیە باڵێزەکە لە کۆبوونەوەکە دەرچوو. کار بدەستن وەزارەتە دەرڤەیە ئەمریکی ێریشن رووسیایên van dawiyan li ser sivîlan û jêrxana aboriya sivîl û medeniyan di Ukrayna de şermezar dikin. Duşembê li Washingtonê peyvdarê wezareta derveya Emerîkî Ned Price got ew renga êrîş bêwatana û bêrêziya li hemberî gelê Ukraynî. Price her wesa got jî nebitenê em ê bi gelê Ukrayna re rawestin û alîkariya ewlehiya wan bikin ji bo ku bikaribin berevanî ji azadî û demokrasiya xwe bikin lê dîsan em ê berdewam alîkariya aboriyê wan jî bikin. Peyvdarê Wezareta Derve ya Emerîkî xema xwe diyar kir li hember hewên Kremlin ji bo tepaserkirina rojnamevanan. دادگایەکی ئەمریکا بەپێی ئەو ڕێوشوێنانەی ئەمریکا کە سەپاندونی بەسەر رووسیادا بەهۆی داگیرکاریەکەیەوە لە ئۆکرانیا مۆڵەتی بۆ دەست بە سەرداگرتنی دوو فڕۆکەی گرانبەهای میلیاردێری رووسیایی ڕۆمان ئابرامۆڤیچ دەرکرد. ئابرامۆڤیچ بووە مانشێتی ڕۆژنامەکان پاش ئەوەی لە مانگی سێدا یانەی چێلسی خستە بازارەوە بۆ فرۆشتن و بابەتی فرۆشتنی یانەکە بۆ هۆی سزاکانی لەسەر سزاکانی بەریتانیا لەسەر ئەو ملیاردێرە ئاڵۆستر کرد تا مانگی ڕابردوو تەواو بوو. دادوەرێکی فیدراڵی ئەمریکا لە منهاتن بە هۆکاری ئەوەی لەم دواییانە دوو فڕۆکە سزاکانی ئەمریکایان بۆ سەر رووسیا پێشێل کردووە مۆڵەتی دەست بە سەرداگرتنەکەی دەرکرد. وەزارەتی بازرگانی ئەمریکاش بە تۆمەتی هاوشێوە سکاڵای دژی ئەبرامۆڤیچ
تۆمار کردووە بەڵام هێشتا ڕوون نییە کە ئایا ئەمریکا دەتوانێت کۆنتترۆلی تەواوی فڕۆکەکان بکات یاخودنا کە نرخەکانی دەگاتە 400 میلیۆن دلار. بەرپرسێکی وەزارەتی دادی ئەمریکا وتی دوو فڕۆکەکە هێشتا لەژێر دەستی ئەمریکادا نین. هەروەها ڕەتیشی کردەوە ئاماژە بەوە بدات کە ئایا حکوومەتی ئەمریکا دەزانێت دوو فڕۆکەکە لە کوێن یاخودنا. بەرپرسی وەزارەتی بازرگانی ئەمریکا جۆن ستۆندەرمان وتی دەسەڵاتدارە دەوڵەمەندەکانی رووسیا وەکو ئابرامۆڤیچ ڕێگەیان پێ نادرێت بەبێ دەرەنجام سزاکانی ئەمریکا پێشێل بکەن. ناتەوەین یەکگرتی تەخمین دکە و ئوکراین نها یەک ji welatên herî mînkiriye li cîhanê. Li herêmên rizgarkirî ji dagirkirina Rûsyayê yariyên agirî niha rojane tên bikaranîn ji bo pûçkirina sedan mayînên jirert. Paqijere mayînan ya Ukraynî Mikhailo İlyev li herêmên Bakurê Ukraynayê ji mayînên Rûsyayê paqij dike ku ev der ji nû ve hatiye rizgarkirin. Ev dibêje ku vî qet ew qas mayîn di jiyana xwe de nedîtiye. Me heta niha zêdetirî 21,000 mîn tune kirine. Niha em li gundên ku artêşa Rûsan dagir kiribûn mînan paqij dikin. Da ku xelk bi aramî û evle vegerin malên xwe. Ev û tîmê wî ji sibêha ya êvarê heft rojên hefteyê kar dikin. Kûçikê wî yê Jack Russell Terrier bi navê Patron alîkariya dîtina mayînan dike. Kûçik bûye sterkekî navnetevî û ji Serokkomara Ukraynayê Zelenskî xelat wergirtiye. Dema ku detektora metal vedibe ew nîşaneka dengî dide. Sa bala xwe dide wê yekê dema ku dibihîze sinyal zêde dibe û detektor sinyala dawî dide ew tê digehe û wê demê dest bi kulandinê dike. İlyev û tîmê wî bi operasyona kujêre dibêjin paqijkirina mayînan hevildanên xwe didomînin dema ku raporên hebûna mayînan ji hêla nîştecîhan ve tîne nîşandan. Qonaxa din paqijkirina mayînan yên mirovahî ye ku ev jî garantîkirina heremek evle ye. Ew xebateke pir dirêj ya tunekirina mayînan e. Encama dawiya tunekirina mayînan bo mirovahiyê û veguhestina zevî ji xwediyê wê re ye. Li vê herêmê çend kom hene ku mayînan paqij dikin. Ji bilî rêxistina paqijkirina mayînên Ukrayna koma navnetevî Haylo jî heye. Helo ji xwe li Ukraynayê ye. Me 430 kez danekarî. Em ji sala 2016 û vir ve li wir dixebitin. Ji ber vê yekê ez çûm serdana bernameya xwe û bibînim ka em çawa dikarin di nava krîza heyî de kar bikin. Ji ber vê yekê bi rastî ji xebata Donbasê vir ve niha li seranserî welê dixebitin. Xebata rewşa awarteya devletê dibêje ne tenê rê û zeviyan mayînkirine lê deverên nîştecî otomobîl heta goristan jî. û CEOyê kompanya Haylo Trust James Cowan dibêje ku ev her kel û telên teqîner dibînin. Mayînên cûr bi cûr hene, cebilxaneyên ku ji hewayê tên avêtin, top, gulleyên roketan, xefkên bombakirî û gelek tiştên cuda hene. Paqijkirina mayînan pêvajoyekî biha bi tehlûkê û dem dirêje. Ev jî bi 100 milyar dolarî ye. Ji ber ku bihayê paqijkirina metroyeke çargoşeya erd bi qasî 3 heta 4 dolaran e. Qada ku tê de paqijkirina mayînên mirovî lê tê kirin, niha nêzîkî 132,000 kilometrên çargoşe ye. Wezareta Karên Naxweyî Ukraynayê çavere dike ku divê du qat zêdetir erd were paqijkirin û dibe ku bi 10 salan hevce bike ku Ukrayna bi tevahî ji mayînan were paqijkirin piştî ku şer bi dawî bibe. بۆ زانیاری زیاتر سەبارەت بە بابەتی ئۆکرانیا دەچینە لای ڕۆژنامەوان بەڵێن ساڵح بەڵێن ماندوو نەبیت لەوەتای شەڕی ئۆکرانیا دەستی پێکردووە جیهانی ڕۆژئاوا کۆمەکێکی بەرچاوی لەشکری ئۆکرانیا دەکەن بەڵام پرسیارەکە لەوەدایە چەندێک سوود لەم چەکە پێشکەوتوانە بینراوە کە لەم شەڕەدا بەکاراتون. هێرۆ زۆر سپاس بەڵێ وایە ئەوە ئەمریکا جیهانی ڕۆژاوا ئەوروپا ئەمانە چەکێکی زۆری پێشکەوتویان داوە بە ئۆکراینیا بەڵام وەکو سەرکردە لەشکریەکانی ئۆکراینیا خۆیان ئاماژەی پێدەکەن نەتوانراوە سوودێکی تەواوەتی لێوەربگیرێ بەهۆی چی بەهۆی ئەوەی کە مەشق و ڕاهێنانێکی تەواوەتی لەسەر ئەو چەکانە نەکراوە یەکێ لە سەرکردە لەشکریەکانی ئۆکراینە لە ڕۆژنامەی نیویۆرک تایمزدا ینی ئاماژە بەوە دەکا دەڵێ وەکو ئەوە وایە ئایفۆنێکی سیازدەت بەدەستەوە بێ بەس تەنها بۆ تەلەفۆنکردن بەکاری بێنی
ئەو نامیلکانی لەگەڵ ئەو چەکانەدا دەگەنە ئۆکراینە هەمووی بە زمانی ئینگلیزیە. ئەفسەرەکان سەربازەکان وەکۆ سەرکردە لەشکریە باسی کردووە بەشی وەرجێڕانی گوگل بەکاردێنن بۆ تێگەیشتن لەبەرەوە بەلایەنەوە زۆر گرنگە چەندێک ئەم چەکانە زووتر بگەن وە گرنگن گەیاندنیان ئەوەندەش گرنگە مەشقوڕاهێنانی زیاتر بە لەشکری ئۆکراینیا بکرێ بۆ بەکارهێنانی ئەو چەکانە لەبیرمان نەچێ هەم ناتۆوە هەم ئەمریکاش مەشقوڕاهێنانی بە هەزاران سەرباز کردووە بەڵام وەک خۆیان دەڵێن هێشتا ئەمە بەز نییە پێویست بە مەشقوڕاهێنانی زیاتر هەیە. باشە لەوە تای ئەم شەڕە سەپێنراوەی رووسیا بە سەر ئۆکرانیادا دەستی پێکردووە چ شتێک گۆڕانکاری بەسەردا هاتووە لە ڕووی تەکنیکی لەشکریەوە؟ ئۆکراینیایەکان بۆ خۆیان هەر لە سەرەتاوە لە مانگی دووە کە رووسیا هێرشەکانی دەست پێ کرد دوا بڕیاری خۆیاندا کە چیان دەتوانادا بێ بیکەن بۆ بەرەنگاربوونەوەی ئەو هێرشانەی لەشکری رووسیا. ئەلبەتە شەڕەکە هەتا ئێستا بە تێگەیشتنە کلاسیکیەکەی خۆی بەردەوامە لە هێرشکردن و بەرگریکردن بەڵام وی کە گۆڕانی بەسەردا هاتووە لەو ناوچانەدایە کە رووسیا دەستی بەسەرداگرتوون یا داگیری کردوون لێرەدا پێدەچێ ئەو هێزەی کە بە هێزی بەرەنگاربوونەوەی رووسیا ناودێر دەکرێت کەوتبنە شەڕی پارتیزانیەوە بۆ خۆشە دەزانی هێرۆ ینی لە شەڕی پارتیزانیدا شتێک نییە کە بگوترێ میکانیزمێکی تایبەتە هەبێ هەموو ئامڕازێکی تیادا بەکاردێنرێ. بەڵێ بەڵێن پرسیارێکی تر سەبارەت بە سیاسەتەکانی رووسیا لەم شەڕەدا بە تایبەتیش لە پەیوەندی بە سووریا و بە ئۆکرانیاوە چ شتێکی هاوبەش هەیە لەو دوو وڵاتەدا بۆ مۆسکۆ؟ یەکێ لە خاڵە هاوبەشەکان لە نێوان ئەم دوو وڵاتەدا سەبارەت بە سیاسەتەکانی رووسیا ئەو پاوانخوازی یاخو ئەو سیاسەتی فراوانکردنەی ڕۆڵ و کاریگەریەکانی مۆسکۆیە لەو دوو وڵاتەدا ئەلبەتە سووریا لە پەیوەندی بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و ئۆکرانیاش لە پەیوەندی بە ئەوروپاوە ئەمە سیاسەتێکی شاراوەی کرملن نییە کە دەوێت پێگەی خۆی بەهێز بکاتەوە لە جیهاندا وەکو ئاماژەم پێکرد لە ڕێی ئۆکرانیاوە دەوێت لە ئەوروپادا هەژمونی خۆی زیاتر بکە و لە ڕێی سووریاوە دەیەوێت هەژمونی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا تۆکمەتر بکە و ئامادەیی خۆی هەبێ هەر لە سەرەتای شەڕەکەەوە زوو ئاماژە بەوە دەکرا کە یەکێ لە ئامانجەکانی کرملن ئەوەیە ئەم سیستمە نوێ جیهانیە بگۆڕێ بیکاتە سیستمێکی فرەجەمسەری رووسیا هەردوو وڵاتی سووریا و ئۆکراینە بۆ ئەو مەبەستە بەکاردێنێ. بەڵێن ساڵح زۆر سپاس دەکەین. سپاس بۆ. لە بەرەسەباهی چاشەمێ وەزیرێ دەرڤەیە رووسیا سەرگای لاڤرۆڤ سەردانا تورکیە بکە ji bo danûstandinan li ser mîkanîzmekê ji bo Ukrayna bikare gelmê xwe di deryaya reş de bigehîne bazarên cîhanê. Tirkiye di nava hewlên netewên yekbûyî daya ji bo rêkeftinekê bi mebesta şandina gelmê Ukrayna li demê krîza xwarinê li cîhanê hertî û mezintir dibe. Lê ti çavarêkirin jî ku gotûbêj li Enkerê balê bikişînin ser plana Tirkiye ji bo destpêkirina operasyoneka çekdariya nûh di Bakurê Sûriyê de lê dijî hêzên Kurdên Sûriyê ku Enkerê wana weka metrisyeka ewlehiyê dibîne. Enkerê PTV bi erêkirina Moskû heye heta ku hebûna xwe li Bakurê Sûriya bidomîne tevî ku her du aliyan cudahiyî hene li hember şerê navxweyê Sûriyê. Civîna Lavrov dîsan hevdemê dijatiya Tirkiyeyê ji bo endametiya Swîd û Finlandê di NATO da. Moskô li dijî berfirehkirina NATOya û endametiya her du welatên Bakurê Ewropa jî bi şareza dibêjin renge bibe naverokê danûstandinên wana li ser rewşa Sûriye jî. بابەتی ئەندامەتی سوید و فینلەند لە ناتۆ جارێکی تر سەرنجی تورکیای خستەوە سەر ئۆپراسیۆنێک لە باکووری سووریا. تورکیا دەخوازێت رووسیا لەم بارەیەوە یارمەتی بدات. وەزیری دەرەوەی رووسیا سەرگێ لاڤرۆڤ بڕیارە ڕۆژی 8 مانگ لەگەڵ şandێکی سەربازیدا سەردانی تورکیا بکات. زانیاری زیاتر لە راپۆرتی ئەیوب دەمیردا ببیستن. Dün Dışişleri Bakanıma da söyledim. Türkiye dijî endamtiya Swîd û Finlandiyayê ya ji bo NATOyê derdikeve.
Li gorî pisporên dîplomatîk tê amajekirin ku Tirkiye dixwaze vê yekê ji bo xwe bike firsendek û viya bike bingeheka operasyona Bakurê Sûriyê. Tirkiye li Sûriye him Amerîkayê û him jî Hêzên Sûriya Demokratîk ji bo xwe xeterekê dibîne. Li ber vî jî dixwaze ku li Bakurê Sûriye operasyoneka leşkerî durst bike. Rusyayê ev fikara Tirkiye pêşî erenî dît, lê dûra jî ev armanca Tirkiye bi fikar pêşwazî kir. Wezîrê Karê Deriyê Rusyayê Sergey Lavrov heştê Hezîranê wê li gel şandeyeka leşkerî serdana Tirkiye bike. Lêvana tevahî di nav siyaseta Tirkiye ya navxweyî da jî tê gotûbêj kirin. Destelatî her çi qas di jî endamtiya Swêd û Finlandiyayê derkeve û behsa operasyonê bike jî lê opozisyon di vî warî da cuda difikire. Alîkarê Serokê Partiya Dahatû gava vê yekê şîrove dike hestê xwe wiha vedibêje. Gelecek Partisi olarak şöyle söylüyoruz. Em wekû Partiya Dahatû wiha dibêjin bila hemû welatên NATOya rûnin li hember têkoşana tîrûrê peymanekê imza bikin. Ev ji bo Swîdê û ji bo Amerîka jî derbazdar e. Anakî alîkariya peyedê dike û alîkariya çekan dide te wana Amerîkaya. Lê mixabin de saladariya Tirkiye van hemû tiştan dike siyaseta navxwî. Em viya rast nabînin. Partiya Sêyemîn ya parlamentoyê HDP bi tundî di jî operasyonê derdikeve. Hevserokê giştî yê HDP Mithat Sancar li hemberê operasyoneka Gengaz bi tundî dij derket. û got, mafê Tirkiye nîne ku deverên ku aramin bi operasyonan bê aram bike. Wezîrê Karê Deriyê Rusyayê Sergey Lavrov heştê Hezîranê wê li gel şandeyeka leşkerî were Enqerê. Tirkiye dixwaze ku Rusya ji bo operasyoneka leşkerî alîkarî bide wan. Pisporê Rojhilata Navîn İlhan Uzgel dibêje dibe ku Rusya alîkarî bide Tirkiyeyê. Rusya, Türkiye gibi yani Ukrayna Savaşı'nda... Türkiye welatekî NATO'ya ye. Li ber wê jî Rusya dixwaze Tirkiye bikişîne hêla xwe we. Heman tişt Ewropayê jî dixwaze. Di operasyona Efrînê de Rusya ji Tirkiye re rêya hewayî vekir. Ana serê Rusya li Ukrayna di nav belayekî de ye. Li ser Rusya embargo her ku diçe zêdetir dibin. Bes Tirkiye ana neketiye nav vê embargoyê. Ji bo ku Tirkiye nêzî Rusya bê dibe ku Rusya ji bo operasyonê carekî din rê bide Tirkiye. Destilatiya Tirkiye bi tewandî dixwaze operasyon were çêkirin. Lê opozisyon li gorî destilatiyê temaşe nake. Pisporê lêkolîna Makê Mehmet Alî Kulak radigîne ku aniya opozisyonê him di endamtiya NATO'ya da û him jî di warê operasyonê da cuda difikire. Cumhur İttifakı'nın yaklaşık... Ittifaka gel û ittifaka millet duwarê NATO operasyonê da cuda hezir dikin. Serokê MHP Dewlet Bahçelî got bila Tirkiye ji NATO derkeve. Serokê CHP Kemal Kılıçdaroğlu got heke hûn ew qas dixwazin gileyekê bikin werin parlamentoyê. Arast desthilatê van yekan dixwaze wekû amûreka siyasî ya navxwî bikarbîne lê ittifaka millet ji van aciz e. Tirkiye herçiqas ji bo operasyonê ji dil be jî lê biryara yektiya dewleta Amerîkayê û Rusyayê di vî warî da giring e. Pisporên dîplomatîk amace dikin ku bê van dewletan Tirkiye bi tena serê xwe nikare li Bakurê Sûriye operasyona leşkerî çêke. Eyüp Demir, Dengê Amerîka, Enqere. Ji bo pêdaçûnê bi ser vê mijarê de hevkar Özlem Yaşar li navendê nûçeyên dengê Amerîka û herwesa peyamînê dengê Amerîka li Enqerê Eyüp Demîr niha bi me re ne. Özlem min dixwast ez ji te dest pê bikim û bipirsim li gora mîdyaya Tirkiya acendeya civînan wê çi be wê çawa be? بله داخل وکی تگو لبنده بکو لاورو سبه وره ترکیه لی وزارت درو یا ترکیه چند ساعت بره به داخویانی کرد دیار کرکو و لاورو او شانده یک پایه بلندیا روسی ایرو بگهیجه آنکارا و حتی سبه دانه ایواره جوینان چکه لی وزارت ترک ده درباره ناوروکا جوینین لاورو ده تو هرگلی ندا. Tevîviyê ki em dikarin bêjin ku li gor pispor û çavderên dîplomatîk li bendeyê ku mijara serêkeya civînên bi Lavrov re vekirina koridorek bo veguhestina berhemên çandinî yên ji Ukrayna bibe. Her wiha mijara dudyaya civînan li gor çavderan û li medyaya hem Rojavayê hem jî Türk li bende be ku egera operasyonek dijî heremên Kurd yên li Sûriye be. Her wat tê çaverê kirin ku
هلوستا ترکیه یا دیجی تبلیبونا سوید و فنلاندیا یا بو ناتوی اوه ببه مجارکه سرکه یا گوتوبیجین لاورو. بله ام بتشنجم ايوب دمير لانكاري بمره يا ايوب يعني دس خوش ورابورتي اللي ما دخلت بزعل بتر تشيل الجمتها هاي اللي صار وان جفينان واللي صار اجندا سردانا لافرو شو شافرتي كرنكو انكاري ببع قاده دبلوماسيه اللي في حفتيه داخل سرگey لاوروف yani vek özlemci baskır yani euro gerebata hatta nahaji neatiye dbeku dana evare dabe sbeji ve hevditine xwa leve deri çebikin Türkiye li bende ku Rusya jibowan reveke u evji li Bakurê Sûriye operasyoneke çebikin Rusya ve reveke anjî neke ji xwe sibê ez bawerim ve zelal jî bibe berî wî dikarim bêjim ku li Türkiye tê gotin ku yani ser tê qisekirin ku pêwistiya Türkiye bi Bakurê Sûriye anjî li ciyekê bi operasyonê tune ji bo ku Türkiye ketiye di nav xeteka nû Türkiye êdî ber bi hilbijartinê va diçe qeyraneka aboriyê li Tirkiyeyê tevahî mijar li ser vana derbas dibin lê dîsa cî hikûmet hinekê dixwaze ku vê rewşehanê derxîne pêş yani şiklekî wisa mikarim bêjim ku li Enqerê ana heye. بله وسلام ديارة وكما قلتي حفتيا بأنكري بقادة لفين دبلوماسي تشي يعني بيداشون كريا وتبري خدي دي في مجاري تشتي نوت هاي تشي بتردزاني بله داخل بریا کو اوسا خویادو که کو حتی هلجوینا ناتوی یا د 28 29 و 3 حزیران ده کل پایتخت اسپانیا مادرید وره درخستن اوه آنکارا به قادا دیپلوماسی و دانستاندنین توند لیجا آلیدن هجای گوتنیه کو لگور مدیا روجاوایی و هن چافکانیان تیوی کو جهیلا her do aliyanjı nehatiye pejrandın ve Vezir Derveye İran'e Hüseyin Amir Abdullahyanjı İro biçe Türkiye u sibe evi hilcivinek se ali be beştarbuna Çavuşoğlu Lavrov u Abdullahyan pekvere u operasyona Türkiye ya lor rojava vere nikaşkırın dahil Hilcivina NATO'ya jiber ve yeke gringe heke dijberiya Türkiye ya diji Finland u Swed pekvere debekulu de hilcivine de peş endamtiya van her du velatan vere قبول کردن و بفرمی پجراندن. هل بعد أصلاً زانن شافي قالك ولاتين جهاني وبتايبات جي أوروبيان وأندام الناتو لوي جيفينيا كوكوبونا كقال كي بلندا قال كي جرينجا وي بيكرن لدماهيا في ماهي ورنجا برجال بالسر بيدان سر هم هالوستي تركيا البران بروينا وهم جي مثلا أندامت يا السويد وفنلندا. أيوة من دخاس اشترب برسم قالوا هالوستي ركابرين آك بارتي وين أردوغان ده برلمان ده. يعني حياة شندي بش بردان دقال أردوغان يعني ديجي وينا يعني كاري جبو هندي ديكنكو بيربن يعني لديجي ويبن جبو مثلا هم يا ناتوي واندامت يا فنلند وسويدي هم جي اوبراسيونا كو تشافري كرياكو آك بارتي يعني أردوغان دخوازد سوريا دبكا داخل راستي دستلاتي أنا بحث اوبراسيون ديكي آليدن داجي هم dedi endamtiya Suud و Finlandiyayê derdikeve pêş vana di nav siyaseta Tirkiyeyê bikartîne ez dikarim bêjim ku rast e vana hemû tevahî wek siyaseteka derya Tirkiyeyê lê bi giştî wata ku mirov dide berçav hem opozisyona Tirkiye hem kesên din zor kes yani li Tirkiye dibêjin ku desthilatî van tiştan wek siyaseteka navxwayî dixwaze bikarbîne ji bo ku demeka gelek kin maye ji bo hilbijartinê AKP an jî Erdoğan bando eva wan nerine wan tebayi analiser hilbijartine dengan da gelekim buni çeviye devi wari da ew dixwazin ku şiklekî nû derxînin yani divê derê da behsa hintişindir jî tên kirin yani mesela tenê operasyonla yani dibe ku yani pêvaciyeka nû ji bo çareserkirina Kurd bû bibe nebe ji aliyê desthilatiyê va yani ev tevahî gava lê din hêrin li ser hilbijartinê ne herî pir ev babetana yani operasyon jî و سوید و فنلاند اندامتیا وانجی توایی هنگام اما دوی قاعده دارم دکارم بیشتر کو به تنشی رو بکرن. بله ایوب قال که سپاس البته وی اف نافرو که بابتی ما بعد پشتی دم کرد أصلاً يساق جنافندي نوشان دنجي أمريكا اللي لواشنطن بيعمل ما لأنكري أيوب دمير قال كي سباس جبوها سباس داخل
شرۆڤەکار لەسەر هەلوەستی تورکیە و دژاتیا ئەندامەتیا سوید و فەلەندێ د ناتۆدا چاوا دەبینن لێ شارەزا باوەڕ دکن کو سەرۆکی تورکیا ڕەجەب تایب ئەردۆگان bi derfet dibîne ji bo qazancan jî wergire ji bo destkeftên navxwe û bi taybet jî de helbijartinên dahatî de yek ji wan şarezayan ku em pê raxiftin Cengîz Çandar bû rojnamevanî Türk û rawişkarê serokê berê yê Tirkiya Turkut Ozal bû niha ew li navendê lêkolînên Tirkiyeyê li zankoya Stockholmê berî çend rojan em li cem wî bûn û em jê pirsîn ka dê Tirkiya çawa vê pirsa NATOyê bigehîne civîna bilinda NATOyê. This is a political not. Ev girêkeke siyasî tê çareserkirin. Ew pirsek siyasî ye li ser heza serokê Tirkiye Recep Tayyip Erdogan maye û bersivên rayedarên Swîd û Finlandayê ku Serok Biden pêşwazî li wan kir ji ber wê pirsgirêkê. Ji ber vê yekê danûstandin dê berdewam bin. Heta ku nûnerê Swîd û Finlandayê daxwazên Türkan bigehînin rayedarên xwe. Eger li vî nekebû danûstandin dê li ser astê rêberan werin The talks are continuing as they said that as the Çandar Turkish jî side. pirsîm ka eger daxwazên Tirkiya realîstîk in yan na. I don't see it as realistic at all because Ez qet nabînim ew daxwaz realîstîk bin. Sedemên wê diyar in. Sê daxwazên sereke têda ne. Ya derbarê qedexeya çekan dibe ku li hevhatin li ser were kirin. Dibe ew çekî bifrûşin Tirkiye ku li 2019 rawestandin ji ber operasyona Tirkiye di Sûriyê de. Ew dikarin çarçûvekê ji bo berdewamiya wan bibînin. Lê du daxwazên dî zehmetin. Yek jê Swîd û Finlanda peyadê û YPG weke rêxistineke terorîst bidin naskirin û sûzê bidin ku qet alîkariyê bi wan re nekin. Ev rengekî ferskirina baweriya Tirkiyeyê û têgihiştina wê ji bo terorê. Ka çawa seredariyê digel pirsa Kurdan li Tirkiye werekirin. Ku têkelî pirsa Kurdên Sûriyê bûye. Ji Tirkiye ra cudahî di nêvbera wan de nîne. Tirkiye dibêje PKK û YPG yekin. Lê ev ne giring e. Ya giring ew peyade û YPG şerî li dijî Daişê kir. Her ji demê rêveberiya Obama heta ya Trump û rêveberiya nihaya Amerîka piştgiriya wan dike. Niha Tirkiye ji Swêdê û Finlandayê dixwaze dijatiya tiştekî bikin, Amerîka bicih kiriye. Ew nikarin wan baweriyan li ser Amerîka farz bikin. Di vê kêjvekêşa zilhêzên cîhanê de Kurd di xemehendê de ne ka eger Swîd û Finland yan hinek ji welatên diyên NATO dê bikevin jêrbarê daxwazên Tirkiye. Cengîz Çandar wiha bersiva me da. Very difficult for them because in this country in Sweden Ji wan ra gelek bi zehmet e çunku li vî welatî li Swêdê lobiyeke Kurdî ya bihêz heye. Kurd di parlemenê de ne, welatiyên Swêdî ne û helbijartin pêşa vî welatî hene li Îlûnê. Ji wan ra gelek bi zehmet e bikevin jêr barê daxwazên Tirkiye. Çunku eger Swêd YPG û PYD weke terorîst naz bikin, ew dê pêşeliya peymana di navbera partên siyasî yên Swêdî û lobiya Kurdan û hikûmeta Swêdî rabe. Ez nabêjim ew qet nabe, çunku di siyasetê de qet nabe nîne. Lê dana desta welatiyên Swêdî qet nabe û yek ji 27 kesên Tirkiye ji Swêdê dixwaze miriye û qet ne PKK bû jî. Ez hindek ji navên di lîstê de naz dikim. Yek jê qet ne hatiye Swêdê. Hinek nivîskar û rojnamevanên welatiyên Swêdî ne. wan qet qanûnên Swêdê bin pê nekirîne. Ev ca çawa welatek xwedî rêz û hurmet welatiyê xwe bide destê welatekî din? Li gora rêzbenda Global Democracy Index, Finland di rêza yekê de ya lîsta welatên demokratxwaz, Swîd di rêza çarê de ye, lê Tirkiye di rêza 103 de ye. Ev ca bi dîtina lêkolerê navenda lêkolînên Tirkiye di zankoya Stockholmê de Cengîz Çandar, Tirkiye baweriya xwe li ser van du welatên Bakurê Ewropa yan li ser NATO ferz bike tiştekî ecîbî ye. It's kind of a weird picture now we are having. Wêneyekê xerîb em dibînin. Welatek li rêzbenda sedûsiyê di îndeksa welatên demokratîxwazên cîhanê de şert û mercan li ser welatên rêzbenda yekê û çarê deyne, heta ku bikevin nav sîstema ewlehiya hevalbendiya welatên demokratîxwaz de. Ev wêneyekê ecêb e.
ئەگەر ئەم باوەڕ بکەن و ئەو هەواڵبەندیە ئەولەهیە وڵاتên دموکراتە ئەف دووەڵاژی دخوازم ببن ئەندام و دەهان ساڵên بێئالیبوونا خوا لە پشتخۆ بهێلن. ئەف ji ber hindê ku rejêmeke otokrat weke ya Putin welatek dagîr kiriye û rojava piştevaniyê lê dike. Ew duwala jî bixwazin bikevin nav hevalbendiyê. Ev ca bikevin jêrbarê endamekî ku rêzbendiya demokratîxwaziyê de ji mara 103 be, ev wêneyekî ecîbî ye. Li dawî jî ez ji Birêz Çandar pirsîm ka eger ev reftar nîşana Hindê ya ku Tirkiye pişta xwe dide rojava û rû dika Rusyayê? This regime in Turkey, the current regime is closer. Ev rejêma niha li Tirkiyê nêzîktir e ji Rusyayê re weke ji cîhana Rojava re. Binêre, wekî nimûne ji pirsyara te li Rojava Bakur û Bakurê Rojhilatê Sûriyê leşkerê Rûsî li wir e, yê Tirkiyeyê Amerîkî jî. Tirkiye digel kên û bedariyî û çavdêriya ewlekariyê dike. Digel Rusya. Digel kên û bedariya rêkên cîhanî M4 û M5 dike. Digel Rusya. Tirkiye endama NATOye, lê digel Rusya van erkên leşkerî bicihîne. Li herêma ku piraniya wan Kurdin ku dûstên Amerîka û Rojava ne. Cengiz Çandar rojnamevanê Türk û rawişkarê serokêberî yê Tirkiye Tirkot Ozal bû niha ew li navendê lêkolînên Tirkiye li zankoya Stockholmê kar dike û berî çend rojan me li Stockholmê ev çavpêkeftin digel kiribû. چاوی واشنگتن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆراندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. پرسی هەڵاوسانی بازار لە سەرانسەری جیهاندا بۆ بە کێشەیەکی بەرچاو لە کاتێکدا وڵاتان هەوڵ دەدەن لە پاش کۆرۆنا بێنەوە سەر خۆیان. لە ئەمریکاش شارێکی زۆر لەسەر سەرۆک بایدن هەیە بۆ چارەسەرکردنی بەرزبوونەوەی نرخی خۆراک، کرێخان و سوتەمەنی. هەوکەتی ئەوەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە پەتای ڤایرۆسی کۆرۆنا دەکەوێتەوە سەر پێی خۆی لە هەمان کاتدا دوو ڕاستی زەقی ئابووری لە یەک کاتدا واڕوو دەدەن. هاوڵاتیان کار دەدۆزنەوە و هەروەها کرێی کارکردن بەرزە، بەڵام بە درێژایی ساڵی ڕابردوو نرخی کاڵاکان بەرز بوونەتەوە بە تایبەت نرخی بنزین. نیگەرانی لەبارەی هەڵئاوسان کێشەیەکە بۆ سەرۆک جۆ بایدن هاوکاتی ئەوەی بایدن ڕوبەڕووی هەڵبژاردنەکانی نیوەی خولی سەرۆکایەتی لەم ساڵدا دەبێتەوە. راپرسێکی نوێ لەلایەن کەناڵی ABC ئەنجام دراوە و ڕۆژی یەکشەمە بڵاو کرایەوە ئەوە دەردەخات تەنها بە ڕێژەی لە سەدا 28 دەنگدەرانی ئەمریکایی لە شێوازی سەر و سەوداکردنی سەرۆک بایدن لەمەڕ هەڵئاوسان رازین. سەرۆک جۆ بایدن گوتی ئەو بەردەوام دەبێت لە ڕێگەدانی بە بانکی یەدەگی فیدرالی ئەوەی لەم مانگانەی دواییدا سیاسەتەکانی نەختینەی تند کردووە هەرچی خۆی بەجێ بگەێنێت و هەروەها سەرۆک بایدن هەوڵی نوێیەکانی خۆی جێبەجێ دەکات بۆ دابەزاندنی نرخی وزە و هەروەها کرێی خانوبەرە. شارەزایان دەڵێن پێویستە بەڕێوەبەراتی جۆ بایدن گرانبوونی نرخی کاڵاکان کەم بکاتەوە، بەڵام نەک بە ئەندازەیەکی زۆر کە سستی ئابووری لێ بکەوێتەوە. پیت بوتیجێج وەزیری گواستنەوەی ئەمریکا دەڵێت گەشەی ئابووری بەهێز بەردەوام دەبێت. ئەوەی ئەنجامی دەدەین ئامادەکاریە بۆ ئایندە کە تێیدا ئەم جۆرە گەشەی ئابووریە ئەو پەڕی خێراییە بەدی ناکەیت. هاوشێوەی ئەوەی ساڵی ڕابردوو بەدیمان کرد، بەڵام هێشتا هەر پێشبینی گەشەی ئابووری بەهێز دەکرێت و هەروەها کارکردنیش بۆ هێشتنەوەی بەو جۆرە. بەرزبوونەوەی نرخەکانی بنزین بە تایبەت مای نیگەرانیە. هاوکاتی ئەوەی نرخەکانی بنزین بە درێژایی ساڵی پار بەرز بوونەوە، بەڵام نرخی بنزین لە سەروبەندی جەنگی نێوان ئۆکرانیا و رووسیا زیاتر بەرز بوونەوە، ئەوەش لە ئاکامی کەمبوونەوەی بەرهەمی ڕۆژانەی نەوت بەهۆی گەمارۆکانی وڵاتانی ڕۆژئاوا. کۆمارەکان لە ئەمریکا دەڵێن جۆ بایدن پلانێکی بۆ ڕاگررتنی هەڵئاوسان نییە. بایدن منداڵێکی دەوڵەمەندە و هیچ بیرۆکە و پلانێکی نییە بۆ سەر و سەوداکردن لەگەل هەڵاوسان. هەموو ئەو کارە دەیکات ئەوەیە کە ئەو باڵی هەڵاوسانەکە دەخاتە ئەستۆ و کەسانی دیکە لەوانە ڤلادیمیر پوتین.
هەفتەی ڕابردوو بەڕێوەبەرەتی جۆ بایدن بڕیارێکی گروپی وڵاتانی بەرەمهێنەرانی نەوت ئەوەی دابینکردنی نەوتی خاو لە ماوەی 2 مانگی داهاتوودا زیاد دەکات. بەڕێوەبەرەتی بایدن ستایشی ئەو پێشڕەویکردنە دیپلۆماسیەی کرد. بابەتی هەڵاوسانی ئابووری و گرانبوونی نرخی شتومەک هەتا دێت زیاتر دەبێتە جێی نیگەرانی ئەمریکایەکان. ئایا ئەم هەڵاوسانە هۆکارەکەی چییە و تاکەی بەردەوام دەبێت بۆ تاوتوێکردنی ئەو بابەتە دەچینە لای ئازاد زەند شارەزای کاروباری ئابووری ئەمریکا. بەڕێز زەند سەرەتا سوپاست دەکەم بۆ کاتەکەت. دەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم. دەگوترێت شەڕ لە ئۆکرانیا یەکێکە لە هۆکارەکانی گرانبوونی نرخی سوتەمەنی و هەڵاوسانی ئابووری، بەڵام پێش ئەم شەڕەش نرخەکان بەرەو بەرزبوونەوە دەڕۆشتن. هۆکاری سەرەکی ئەم کێشەیە چییە و لە چێوە دەستی پێکرد؟ ئەم گرانیە پێڵنگلیزی پێڵەن ئینفلیشن لە ساڵ لەگەڵ کۆرۆنە دەستی پێ، یعنی مشکلی گەوراکەی ئەسڵەکەی کۆرۆنەی. ئەگەر لەبیرتان بێت لە مانگی 2020 اقتصاد ئەمریکا و اقتصاد هەموو دنیا تقریبا وسە، هیچ حرەکەتێکی تێ نەبوو. ئەمە بەڵام حکومەت ئەمریکا هات چی کردە بەرامبەر ئەی مشکلە، هات پارەی زۆرێکی خستە بازار. ئەسڵەن حکومەت ئەمریکا خۆی کە یعنی گڤەرمنت تقریبا 4.5 تریلیۆن دلاری خستە بازار. بانک مرکزی ئەمریکا هات چی کرد؟ هات تقریبا 9 تریلیۆن دلار خستە بازار. یعنی اقتصادەکەیان باش کرد، بەڵام سوپلای هەر نەبوو. لەبەر خاطرەوە کۆرۆنا ڤایرۆس زۆر لە جێگا لە دنیا، لە چین، لە ڤێتنام، لە تایوان، لە ئەو وڵاتەکان کە مواد خام ئەیەت تیان نەبوو. چی بوو لێرە مشکلەکە؟ دیماند لە سوپلای زیاتر بوو. ئەمە خۆی گەوراترین مشکلەیە لەورە دەستی پێ کرد ئینفلیشن. حکومەت ئەمریکا ئیستە زانستی کە غەڵەتی کرد. وایە زانست حکومەت ئەمریکا ئەیانوت ئەگەر لە بیرتان بێ هەمیشە یەک وژەیەک هەیە بەکاریانە بردیانوت ترانزیتۆری. ئەیوت ئێمە ئەزانین ئەبێتە گەرانی، بەڵام گەرانیکەی موقەتە، ترانزیتۆریە. بەڵام ئێمە ئێستا ئەزانین نە ترانزیتۆری نییە، ئەمە شتێکە ئەمێنێ لەگەڵمان. بەڵێ باشە کاگازات باسی لەوەش ئەکرێکە ئەڵێن بەشێک لەمەش کاتێک کە دەستی پێکرد ئەگەڕێتەوە بۆ ئەو کاتەش کاتێک کە ئەمریکا گومریکێکی زۆری لەسەر شتومەکەکانی چین دانا. ئایا ئەمە هیچ هۆکارێکی هەبوو بۆ گرانی لە ئەمریکا؟ ئەمە نه زۆر کەم لێنەوە ئەو تێرف ئەو گومڕێکی کە خستیانەوە تقریبا 300 میلیارد دلار بوو زەر تێلێک وەکو ئاسن. ئەمریکا خۆی ئاسنی هەیە توانێت لە وڵاتەکان تر بهێنێت. ئەوە مشکلی گەوران نەبوو، مشکلی ئەسڵی گەوراکەی هەروەکە باسم کرد ئەوەیە بوو یەکێک کۆرۆنا ڤایرۆس، دووهمەن حکومەت ئەمریکا غەڵەتی کرد لە سیاسەکەی، سێهمەن ئەم شەڕ لە ئوکرانیا. بەڵێ باشە ئەمە هەتاکەی بەردەوامە بێ، ینی چاوەڕێ ئەکرێ ئەم بابەتە هەر ئاوە بەردەوام بێ و بازار بەم شێوەیە هەر نرخەکان بەرز بێتەوە؟ هەر وەختێ بووە ئینفلیشن لە ئەمریکا یەک ساڵ کەمتر نییە، یعنی یەک ساڵ زیاترە کێشێت. ئێستا نەوت ئەزانین قیمەتی تقریبا 120 دلار. تا ئەو کاتێکە نەوت حالە سەر ئەم 120 دلارە هەر گەران ئەمێنێت. ئەبێت نەوت ئەگەر تای مشکلە حەل بێت ئەبێت نەوت بگێتە 80 دلار. ئەوە یەک. دووهەمان ئەبێت سوپلای زیاد بێت. تا ئێستا لە چین خۆتان ئەزانن لە بەرنامەکانتان هەمیشە باسیەکەن لە چین لە شارێک و شانگهای لە پێکینگ هێشتا لاکداونیان هەیە، هێشتا کۆرنتینیان هەیە. ئەمە خۆی مشکلی دروستەکە بۆ سوپلای ساید. دیماندەکە هەیە، اقتصاد ئەمریکا بێکاری زۆر کەمە، پارە هەیە بەڵام سوپلای نییە، تەڵەب زۆر بێت، عەرضە کەم بێت، قیمەتش دەسەرەوە. هەروەها ئەمێنێت تا 1 ساڵ 2 ساڵتر. بەڵێ باس لەوە ئەکرێکە ئێستا با بڵێن وەکو دەزانین کە نرخی خان و بەرژ ینی لە ئاستێکایە کە جێگیر نییە. ئایا ئەمەش هەروە بەردەوامە بێ یا پەیوەندی بەم باری ئابووریەی ئەمریکاوە هەیە یا ئەمە خەر نرخی خان و بەرەیە بەرز بۆتەوە؟ چونکە پێشتریش بینیمان با بڵێن لە کاتی 2008 و ئەو ناوە بوو کە نرخی خان و بەرە زۆر بەرز بۆ، بەڵام لە پڕێکا زۆر دابەزی. ئێستاش چاوەڕێی ئەمە ئەکرێ لە ئەمریکا یان نا؟ نا چاوەڕان ئەوە ناکەێت لەبەر خاطرە چوە بارز بووە، بەڵام نەگەێسە ئەو مەرحەلێکە لە 2008 بووە. ئێستا نرخ خانوو ئێتە خوار، طەلەب بوو خانووش ئێتە خوار بووە لەبەر خاطرەوە ئینترست ڕیت سوود چی پێڵم بەهرەی سوود یا نرخ سوود هاتێسە سەرەوە. وەختە بشتە سەرەوە یعنی قەرزکردنەکە گرانە بێت. سەنجاران ئەگەر لە سەدا 2.5 یانەدا ئێستا گەێسە 4.5 هیچ کات ئەمە قیمەتەکە تێرێتە خوار.
باشە بەڵێ دەزانین حکوومەت ئەڵێ کە بەرزکردنەوەی نرخەک با بڵێن ڕێژەی قازانج یا ئینترست با بڵێن ئەمە بۆ چاکردنەوەی باری ئابووریە تۆ پێت وایە ئەمە با بڵێن ئەمە چارەسەرێک بێ بۆ ئەم بارە ئابووری کە ئێستا هەیە؟ بەڵێ ئەمە چارەسەرە لەمە چارەسەرتر هیچ شتێکی هەر ئەبێت نرخ بچێتە سەرەوە تا شتەکان گرانیکە بگێتە حدێک خەڵک چش نەکرێت وەختە نەیکڕیت دیمان کەمترەوێت قیمەتەکەیەتە خوار ئەو وەختە ئستیبڵە بێت تا 1 ساڵ 2 ساڵ ئێستا حکوومەت ئەمریکا یەک شتێکی باشە کە بێکاری کەمە لكن ئەی خۆی بێکاری کەمبوونە خۆیش یەک مشکلەیەک دروستەکە سەر ضغط زیاتر خاتە سەر بانک مرکزی ئەمریکا مەجبورێکە نرخەکە هەر بواتە سەر و زیاتر ئێستا مشکلی بانک مرکزی ئەمریکا چییە؟ دوو ڕێگەیە ئەتوانێت اقتصادەکە بیخاتە مەرحەلەی ڕسەشن یەکسەرە پێڵن هارد لەندنگ ڕسەشن ئەوێسێت گرانی کەمە بێت لكن نایانەوە ئەوە بێت یانەوە بێکاری هەروە بمێنێ کەم بەڵام قیمەتەکەش بێتە خوار چۆن ئێتە خوار یعنی مشکلێکە گەورە چۆن ێژێت بێک چالنج بەڵێ شارەزای بواری ئابووری ئازادزەن سپاس دەکەین بۆم دەرفەتە دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. گوتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕادەگەیەنێت چ بە ڕێککەوتنی ناوکی بێت ویان بەبێ ڕێککەوتنی ناوکی بەڕێوەبەراتی بایدن ڕێگە نادات ئێران چەکی ناوکی بەدەست بهێنێت. نێت پرایس لە کۆنفرانسێکی ڕۆژی دووشەمە گوتی ئێران نزیکە لە بەدەستهێنانی چەکی ئەتۆمی بەڵام تا ئەو کاتی گەڕانەوە بۆ ڕێککەوتنامەکە بتوانێت ڕێگری بکات لە بەدەستهێنانی چەک بۆ ئێران واشنگتن ئامادەیە بگەڕێتەوە بۆ ڕێککەوتنی ئەتۆمی لەگەڵ ئێراندا. هاوکات ڕافائێل گرۆسی سەرۆکی دەزگای نێونەتەوەی وزەی ئەتۆمی ڕۆژی دووشەمە گوتی ئێران هیچ ڕوونکردنەوەیەکی نەداوە لە ڕووی تەکنیکیەوە و ڕەوا بێت لەسەر ئەو سێ شوێنە ئاشکرانەکراوی ناوکی ئێران کە ئاژانسەکە دۆزیونێتەوە. دیپلۆماتین کوریایە باشوور و یەن ئەمریکی ئیرۆ سێشەمێ جارێکادی بانگ لە کوریایە باکوورکردن و دەبژێ ئازراندنین لەشکەری و نیشاندانە هێز و چەکان بەردا پشتی جیڤینەکێ بە هەڤبەرێ خۆیە کوریایە باشوورڕا وێندی شەرمنجێ گرا وەزیرێ دەرڤەیە ئەمریکی هوشداریدا و بەردەوامیە تاقیکردن ناڤۆکیین پیۆنگیانگی دێبن سەردەمێ بەرسڤاکە لەزگین و بەهێز ji cîhanê cêgirê wezîrê derveyê Kuryaya Başûr jî got welatêwî hizra danana tola û cizayên xurttir li ser Kuryaya Bakur dike eger ew taqîkirineke diya navokî encam bide. Bi tinê di sala 2022 da Pyongyang 18 mûşekin balîstîkî taqîkirine. ئەنتۆنی بلنکن وەزیری دەرەوەی ئەمریکا ڕۆژی دووشەمە لەگەڵ هاوتا قەتەرەکەی لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا کۆبەوە. بلنکن و جێگری سەرۆکوەزیران و وەزیری دەرەوەی قەتەر محەممەد بن عەبدوڕەحمان ئالسانی ڕایانگەیان پرسی سەرەکی گفتوگۆکانیان ئاسایشی هەرێمی دەبێت بەڵام هەروەها سەرنجیان لەسەر ئەو ئاستەنگە جیهانیانش دەبێت کە وڵاتەکانیان ڕوبەڕووی دەبنەوە. هەردووکیان بەگاڵتەوە باسییان لە جامی جیهانی تۆپی پێش کرد کە لە مانگی 11 لە قەتەر بەڕێوە دەچێت و بلنکن گوتی ئەو بێگومان پشتیوانی لە تیمی ئەمریکا دەکات و عەبدوڕەحمان ئەلسانیش گوتی هیوای بەختێکی باشیان بۆ دەخوازێت و بانگهێشتی بلنکنی کرد بۆ تەماشاکردنی یاریەک لە قەتەر. بۆریس جانسن سەرۆک وەزیری بریتانیا دوشەمێ ji dengdana wergirtina baweriyê ya endamên Partiya Xwe rizgar bû lê bi serheldanekê berçav e ku wî wek rêberek qels li rojên dahatî nîşan dide. Boris Johnson piştgiriya kêm ji xwe re peyda kir di nav destsalatê te bimîne. Di dengdana nepenî da wî piştgiriya 211 ji 359 parlamenterên muhafazkaran bi dest xistiye. Digel ku hevrekekî bihêz jê re tune bû da ku cihê wî bigire çavdêrên siyasî pêşbînî dikir ku Johnson dê ji destsalatê were derxistin ji ber bikarînana xirab a destsalatê bi gotina rikaberên wî li demê derketina Covid û girtina Brîtanya.
بەڵێ ئازیزان لە ماوەی داهاتوودا کۆمەڵێک بابەتی ترتان پێشکەش دەکرێت بەڵام پێش ئەوە با بچینە ناوبڕۆ دێنەوە لاتان. دەنگێ ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. بەڵێ شەترنج وەکی تێزانین ku lîstekeke di nêvbera du lîstikvananda têkirin lê tiştê sirînjrakêş ew e ku çi tiştê veşartî di vê yariyê denîne bi tinê geloka yê beramber çi hizir dike ew tinê veşartî dimîne. Li bajarê New Yorkê berî 5 salan forma şitrincê li Manhattan hatiye damezrandin. Di raportekê de em ê behsandê bikin ka xurt çend qazancê jê werdigirin yan çendê fêdê jê werdikirin û ka ev yana kengî hatiye damezrindin û çawa. Raporta peyamnêrî dengê Amerîka Sinan Tunç Demîr ji New Yorkê. Kişik di cîhanê de lêstikeke wuseyek û hema bêje li hemû deverên cîhanê tê lêstin. Li gor hin çavkaniyan ewelê ji Hindistanê derdikeve holê û paşê jî tevahiya cîhanê belav dibe. Ji zarokan bigirin heta mezinan herkes kişik lêze. Li bajarê New Yorkê jî ev 5 salan zêdetir e dikaneke kişikê ji bo welatiyan vekiriye. İmat Kaçkan wek xebatkar li vir dest bikar dike. Piştî çend salan jî ev 27 sale xwediyê dikanê ye. Lîstina kişkê weke venasîna jiyanê ye. Em li vir bû zarokan dersên kişkê bêpere didin. Li vir mamostayên me û kampên me yên havînê hene. Armanca me ew e ku divê kişk li her derê ji bo herkesî hebe. Dema îmat zarok bûye li malê bavê wî û hewalekî wî her tim kişik lêstin. û wî jî her tim bavê xwe temaşe kiriye. Ka çawa kişik tê lêstin. Paşê kişik hîn dibe. Piştî hatina wî ya New Yorkê jî dikeve pey kişikê. û ev çend salin jî him dilêze, him nîşan dide û him jî kar dike. Ez bi eslê xwe ji Lubnanê me û dema ku ez zarok bûm li Lubnanê şerê navxweyî hebû. Ez nava wê rewşê da mezin bûm. Ji bo ku were fehm kirin weke pandemiyê bû an ku herkes li malê disekinî. Ez wê demê lîstika kişkê ji bavê xwe fêr bûm. Di dikana îmat da ger hûn hez bikin, dikarin kişik bikirin û her wiha bi heval û mirovên din ra bilêzin. Ev dikan her roj ji bo mirovên kişik hezkirin ra vekiriye. I've been playing since I was a kid, but I'm still... Ez ji zaroktiya xwe wir ve kişik dilêzim û hî jî hîn dibim. Min bav û kalê xwe re kişik dilêst, niha jî bi kurê xwe re dilêzim. Lêstikekê bêhem paye, sedan salên kişik tê lêstin, kişik lêstikek visaya ku hişê mirov bi rexneyî dixebitîne. Kişik bi hişt tê lêstin û her wiha kêf e. Hêjeyê gotinê ku di çanda Kurdan da jî kişik xwediyê cihekî taybet e. Lewre, di çîroka mem û zînê da mem bavê zînê ra kişik lêze. Sinan Tunç Demîr dengê Amerîka New York. چالاکوانێکی مافەکانی لەباربردن ڕۆژی دووشەمە لە دەرەوەی دادگای باڵا دەستگیر کرا پاش ئەوەی خۆی بە زنجیرێک بەستەوە بە یەکێک لە پایەکانی باڵەخانەوەکەوە وەکو ناڕزایی دەربڕین بەرامبەر بۆ بڕیارە چاوەڕوانکراوەی دادگای باڵا بۆ هەڵوەشانەوەی بڕیارێکی ساڵی 1970 کە تیایدا مافی لەباربردن بۆ ژنان دەستەبەر کرابوو. چالاکوان گۆیدۆ ڕایشسادر بەسەر بربەستەکاندا بازی هەڵدا تا چووە بەردەم دادگاکە و زنجیرەکەی لە ملی ئاڵاند و خۆی بە بربەستێکی بەردەم دادگاکەوە بەستەوە. ئەمەش لە کاتێکدا بوو کە گروپێک لەو کەسانی دژی لەباربردن بوون خۆپشاندانیان سازدا بوو و دەیانگوت لەباربردن سەرکوتکاریە و لەباربردن کوشتنە. ڕایچەسادەریش وەڵامی دەدانەوە نەخێوانیە بۆ ماوەی 15 خولەک لە بە زنجیرەکەەوە مایەوە بەر لەوەی پۆلیس بتوانن زنجیرەکە ببڕن و دەستگیری بکەن. زیاتری سات ئاگرکوژان دوشەمێ هەوڵا بە مرandina şewateka daristanekê dan lê nêzik bajarê Hesperia li başûrê Kalîforniya kar bi dest din parastinê ji agirî li San
دربرنان دوگوت جی کو شواتی زو دورک به فراهیان و تو 5 هکتاران راستی شواتی کربو کسک کو جبر شواتی کتبو راکرنا نخوشخانه ویدیوان نشان دا که آگر لزوین چاندنی ین سر ریا 173 دا کتیا و گلک آواهی جی کتنا بر شواتا آگری هاتیا دیتن که چاو هلیکوپتران بجداری هولین و مراندنا آگری دکر. بەڵێ ئازیزان لێرەشدا دێینە کۆتایی بەرنامەکانی ئەمڕۆمان تا کاتێکی تر لەگەڵ هاوکارم بەخیلی شەمۆ بەجێتان دەهێڵین لێرەدا هەر شاد و بەختەوەربن. خدا حافظ.